سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پێیابی تۆ دەبینەوە میانی ماڵەکانتان بە ئومێدەوێ بتوانین لە بەرنامێشدا خزمەتێکی دیکە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین. بەڕێزان دووبارە جەژندان پیرۆز بێت. هیوادارین جەژنی هەموو لایەک خۆشی و تەبایی بێت. لەم بەرنامێشدا دەمانەوێت گفتوگۆ بکەین لەگەڵ برا پۆلیسەکانمان، پۆلیسی هەردووچۆ، دەزگاکانی ئاسایش، دەزگاکانی دیکەی حکومەت کە لە جەژندا خۆشیان لە خۆیان تێگاوە، ماڵۆمنەڵان بەجێهێشتووە، هاتوون بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و بۆ ئارامی ڕاگررتنی شار خۆیان بەخت کردو. ئێمە دەستخۆشیان لەکەین، پێمان خۆش لە نزیکەوە گفتوگویان لەگەڵا بکەین و دەستخۆشیان لێ بکەین و سوپاسی خۆمانە پێ بگەین و جەژنە پیرۆزەی خۆمانیان ئاراستەکەین بۆ ئەوەی کە هاتوون ئارامی شارە پارێزن، سەرۆماڵی هاوڵاتیانە پارێزن لە خزمەتی خەڵکدان. ئێمە دەچینە لای ئەوان بزانین پەیامەکانیان چێ لە جەژندا و هەستیان چۆنە لەم جەژندا. فەرموون. طبعا ئێمە ئەرکی خۆمانە پاراستنی شار و هاوڵاتیان لەسەر شانی ئێمەیە. وڵات داوا لە هاوڵاتیانەکەم هاوکاری هەزامنیەکان بکەن، هەر حاڵەتێکی نەخوازرایان بینی لە هەر شوێنەکە هاوکارمان بن، پابند بن بە ڕێنمایەکانی هاتشۆوە، پابند بن بە ئەو ڕێنمانێنی کە لەلایەن ئەفسەران و کارمەندانیان چۆن پێیان دەدرێت. نەبوونی موچە کاری لە ئیشوکاری ئێمە نەکردو. جەنابەت ئەمڕۆ لە واجبای وایە؟ بەڵێ لە شە ساغ بەیاخوا لە کێوە لە واجبە لە سەعات چەندەوە؟ وڵا تقریبا لە شەشی بەیانیەوە لەشتان ساغ بەیاخوا. جەنابتان جێگەی دەستخۆشی و سپاسە. بەڕاستی ئێمە سەرەتا جەژنە پیرۆزەتان لێ ئەەکەین، جەشتان پیرۆز بێت، هەموو ڕۆژەکان خۆشی بێت. سەرەتا بابزانین جەژنە پیرۆزی خۆ ئاراستەیەکی ئەەکەی، دواتر پرسیارە بەڕێستەکەین. جژنە پیرۆزی خۆم ئاراستەی هەموو مسلمانانی جیهان بە تایبەتی کوردستان وەلا هەموو برا پێشمەرکان وەلا هەموو لایەک. سپاس. جەژنت پیرۆز بێت. لە ئێوەش پیرۆز بێت. جەژنە پیرۆزی خۆ بگەێنە. جەژنە پیرۆزی خۆم لە مناڵێکی کوردەوە هەتاوەکو گەورەیەکی بەڕێز و ئەم وڵاتە لە هێزی پێشمەرگە لە داکی شەیدان لە هەموو کەس و کاری شەیدانەکەم. جەژنە پیرۆزی خۆم لەگەڵ داکی شەیدانە بەدڵێکی پڕگریان و بەدڵێکی ناخۆشەوە کە جەرگیان سوتاوە. منیش هەر لەگەڵ داکی شەیدانان، ئەوانیش دایکیە من. جەژنە پیرۆزە لە مناڵێکی کوردەکەم کە خەڵکیم کوردستانە بێت. ئێمە جەژنە پیرۆزە لە بەڕێستانەکەین. قوربان جەنابتان چی وای لێکردن کە لە جەژندا بێنە سەر شەقامەکان و خۆشی لە خۆتان تێک بن و لە ماڵ و مناڵ و کەس و کار بە دوور بن و بێن سەلامەتی گیانی هاوڵاتیان بەلاتەوە گەرەنگتر بێت؟ خۆشەویستی هەموو شتێک جیاوازە. خۆشەویستی ئەم خاکەوای لێکردوین کە ئێمە خۆشی و ئارامی ئەرکی خۆشمانە، ئەرکی خۆشمانە بێ هەر یەکێکمان لە شخصیەتی خۆیەوە ئاسایشێک بێت لەبەرەوە ئەمنێتی وڵاتەکەمان پارێزین. کۆمەڵەیە نەحەزیشەیە، ئەبێ ئەمە دوور لە کۆمەڵێک کەس، ئەبێ ئاشتی و ئارامی ئەم وڵاتە زیاتر پارێزین لەبەرەوەی لەخوا بەزیابێ سەش وەزعەکە تۆزێ زۆر باشە و شتەکان بە باشی شەڕۆن. ئەمڕۆ خوا نەخواستە هیچ کارەساتی هیچ ڕووداوێک ڕووی داوەکە بچنە سەری. لەخوا بەزیاتر ئێستا شتێکی نەخوازرا و ڕووی نەداوە و وەزعەکە زۆر هێمن و زۆر باشە و خەڵکەکە بە ئاشتی بە ئارامی یان بۆ سەرقەبران و هیچ کێشەیەکیان نییە. جەژنە پیرۆز بێت. جەژن لە هەموو لای پیرۆز بێت. جەژنە پیرۆزی خۆ ئاراستێکی یەکەی. جەژنە پیرۆزی خۆم ئاراستەی هەموو گەلی کوردەکەم بە تایبەتی مسلمانانی هەموو جیهان، کوردی هەژار و پێشمەرگە قارەمانەکان. سپاس دەکەین. لەم جەژنەیە چی وای لێکردی بێی واجب بگریت، ماڵ ماڵ بەجێ بێڵێت، بێی ئەمن و ئاسایی شار پارێزی؟ ئێمە وەکو ئەرکی خۆمان هەمیشە ساوین بە ئەرکەکانمان وەکو ئەمنێتی شارەکە بۆ ئەوەی کە ینی لەوە زیاتر وەزعەکەمان خراپتر نەبێت. بڵاوتان لەبێ. جەژنتان پیرۆز بێت. باشە قوربان، لەشتان ساغی و جەژنتان پیرۆز بێت. جەژنە پیرۆز بێت. جەژنیەوەش پیرۆز بێت. سپاس. جەژنە پیرۆزی خۆ ئاراستێکی یەکەی. وەڵا ئاراستەی دایکم و باوکم و خێزان و خەزوور و خەسوم و هاوڕێیان و کەس و کار بەعام. ماڵە خەزوران. وەڵی تەبەن خۆشەویستە بووین چادۆریە کۆبینەوە تر
هەمووی بەتەنگێکەوەی تر درێژ بی ئینشاءالله جەنابەت ئەمڕۆ لێرە واجبت هەیە چی وای لێ کردی بیتە ئێرە واجب بگریت طبعا ئێمە ئەرکی خۆمانە پاراستنی شار و هاوڵاتیان لەسەر شانی ئێمەیە ئیتر شتێکی نیشتیمانیشە ئەگەر ئێمە بتوانین لە کاتی خۆی واجبی خۆمان بگرین بۆ هاوڵاتیانە تەمەن بە پارێزنی هاوڵاتیانە بۆ هەموو خەڵک بە خۆشی جەژن بکات. تا ئێستا سوپاس بەخوا هیچ ڕووداوێک ڕووی نەداوە تا ئێستا کە ئێوە بچنە سەری وەڵڵاهی داوان ئێمە فەرزەکانمان دیاری نییە بەڵام لەم مەتیقەی کە ئێمە لێن شکوت ئاساییە تا ئێستا جیازەکەتەوە هیچ ڕووداوێک گوێ لێ نەبوو لەم شارە ڕوودا ئەمڕۆ لەخوا بەزیابە شتێکی وا ڕوونیاوە لەخوا بەزیابە ئێمە چییە بۆ هاوڵاتیان ئەوە تا بەڕێستان هاتوون خۆشی جەژتان لە خۆتان تێگاوە بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی شار و خزمەتکردنی هاوڵاتیان پەیامتان چێ بۆ هاوڵاتیان کە ئەم ئەرکەیەوە لە بەرچاو بگرن و ئەمن و ئاسایی شار بپارێزن وەڵڵاهی پەیامان هەرەوەیە خەڵکیش بەڕاستیە بێ ڕێز بگرێتەوەی کە ئێمە ئەرکەکەین بەڵام ڕێزگرتنەکە چۆنە لە ناو بینی خۆیانە قەچێکە با من لێبوردیم هەیە بەرامبەرتەوە بابەتەوە لێبوردی هەیە بەرامبەر بە من ئەنجا کە بەڕاستی ئێمەش قەیناکە چاومان لە سەمەتیقەیەکە بەڵام خەڵکی واژێ شتێکی لارتر دەبینێ بێت هاوکاری پۆلیسیش کا و شتا ئاگادار کاتەوە بۆ منە جاری وا هەیە سیارەیەک بنەوە ئەکە زەلامێک بنەوە ئەکە ئەو شتانەش ضرورەکە هاوڵاتیان یارمەتی پۆلیسیش بدەن زۆر جار دەبینی گەنجەکان سەرکەشیەکەن سەر ڕۆن با بڵێن بەمانە کوردەوارەکەی لەجەژنا ئۆتۆمبیلێکیان پێەیە تیژە ڕۆن خوانە خۆزە کارەسات ئەنێنەوە ئێوە چۆن ئەگەتەن لەمانە ئەبێت وڵی ئەوە پەیوەندی زیاتر بە هاتوچۆیە بەڵام لە ئەرکی ئەمە ئەوەی دیاری بێت دەتوانین نەسیحەتی بگەین نا هیچ شتێک بەدەست ئێمە نیە زیاتر عایدی هاتوچۆی ئەو شتانە سارە و ئۆتۆمبیل بە عام پەیامتان چییە بۆیان بۆ خەڵک بەگشتی بۆی ئەم جەژنە مەخفەرەکان پڕ نەبێ لە خەڵک والله تەمە ئەگەر دنیا خۆش ئاسایی بێەوە جەو خۆش بێ بۆ ئێمەش خۆش ئێمە حەز ناکەین کەس لە ناڕەحەتی و ناخۆشییا بێ بەڵامی تر پەیامەوەی ئەڵەم هەمووتان جەژنی خۆش بەسەر بەرن و هەمووتان گەر نازای لەکتریکەن و بۆتان دڵتان فراوان بێ قەچێکە با لێکتی خۆش بین لێکتی ببورین ئەگەر غەڵەتش بێ قسەیە بێ شتێ بێ با وەکو برا گەورە برا بچووکە لێکتی خۆش بین جەژنی وەش پیرۆز بێ بەخێر جەژنە پیرۆزی خۆمان ئارەسەی کەس و کارمان و ماڵم ناڵمان و دایک و باوکمانەکەین و کێمە لە دەوامینەوەوان لە ماڵەوەن و جەژنە پیرۆزیان لێکن لێرەوە لەشتان ساغ بەیاخوا لە جەژندا هەست بە چی ئەەکەی تۆ وەڵا هەست بە خۆشیی گەورە ئاگەین تاوان جەژنی مسلمانانە و جەژنێکی پیرۆزە و وەکو میلەتی کوردیش پابندین بە جەژنی وەکو میلەتیشی مسلمان پابندین بۆ جەژنە و بەلامانە خۆش باشە لە جەژندا مرۆڤەکان زۆر جار هەست بە نائارامی دەکەن هەست بە ناڕەحەتی دەکەن لە ئێستادا بەتابێت تۆ بۆ چێ گەڕێتەوە وەڵی خۆی کۆمەڵی هۆکار هەیە قەیرانی دارایی شتە بەڵامی شەڵا کۆتایی پێێت تر ئەو شتانەش هەر هۆکارەکەی بۆ واگەڕێتەوە بۆم قەیران و باشە ئەمڕۆ هیچ ڕووداوێک ڕووی نەداوە ئەوەی بیست بێتە نەخێت لەخوا بەزیابێت ئاسا زۆر ئارامە و هیچ شتێ نیە لەخوا بەزیابێت لەخوا بەزیابێت پەیامت چیە بۆ هاوڵاتیان بۆی هەرێکە لە ئاستی خۆیەوە پۆلیسێ بێ ئاساییشێ بێت پۆلیسێکی هاتوو چوو بێت بۆ ڕاگرتنی ئارامی شار بۆی خەڵک خۆشیەکانی لێ تێک نەچێت کارەسەر ڕوونەدا وڵات داوا لە هاوڵاتیانەکەم هاوکاری هەزامنیەکان بکەن هەر حاڵەتێکی نەخوازرایان بینی لە هەر شوێنەکە هاوکارمان بن بە ژمارە تەلەفۆنەکان هێزەکانی پۆلیس ئاسایش ئاگادارکەنەوە لە هەر حاڵەتێکی نەخوازرایان بینی لە هەر شوێنێکی شارە هاوکاریشی گەورەیە بۆ ئێمە و ئێمەش بە هاوکاری هاوڵاتیانەوە توانین ئیشەکانمان تەواوکەین بەتەنیا هیچ شتێ ناکرێت زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆ سڵاو لەبێت سڵاو لە تۆ جەژنە پیرۆز لە ئێوەش و لە کارمەندانی ستافی بەرنامەکەتان تەلەڤیزۆنەکەتانەکەم بەخێر بەسەر چاوم جەژنە پیرۆزی خۆ ئاراستەیەکی یەکەی سەرەتا ئاڕاستی هەموو پێشمەرگە بەڕێزەکانەکەم خانەوادەی شەیدان کە سوکاری خۆم ناڵەکانم هاوسەرەکەم و سەرجەم کارمەندانی وەزارەتی ناوخۆ کە ئەمڕۆ ئەو ئەرکەیان کێشاوە لەسەر ئەرک و فەرمانەکانی خۆیان و دەستخۆشییان لێکەم ئێمە سپاسی بەڕێستانەکەن کە جەنابتان زەحمەتان کێشاوە خۆشی جەژنتان لە خۆتان تێگەهاتنە سەر شەقامەکان و بۆ سەلامەتی گیانی هاوڵاتیان دەستخۆشیتان لێکەمە جێگەی شانازیە بۆ گەلی کورد دەستخۆشی لێوەشەکەن ئێمە زۆر بە شانازیوانێ نەک هەر ڕۆژانی مناسەبەتەکان و بۆنەکان لە فەرمانگەشە ئێمە بە شانازیوانێ ینی نەبوونی موچە کاری لە ئیشوکاری ئێمە نەکردووەک و هاتووی سلێمانی دەستخۆشی لە بەڕێوەرەکەمانەکەم کە زۆر پاڵقشتمان بووە دەستخۆشی لە هاوڵاتیانی شەکەم کە بەڕاستی لە بۆنەکانە پابندن بە ڕێنمایەکانی هاتوچوانێ ئەمڕۆ لە کاتژمێر چەنەوە تۆ لێرەی لە واجبای کاتژمێر حوت لەش ساغ بێت خۆشببختانە هیچ ڕووداوێک لەسەرم شەقامە ڕووی نەداوە سەر پێچی یەک شتێک سپاس بۆ خی گەورە هەتا ئێستا هیچ نە سەرپێچی و نە هیچ ڕووداوێک ڕووی ناوە
جژنە پیرۆزە بۆ هەموو پێشمەرگەکانە نێرم بۆ ئەو کەسانی کە لە کارمەندەکانی خۆمان کە لە واجبان هیچ شتێکی کەم نییە. باشە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنە جەنابتان لەسەر شەقامەکانن وازت لە خۆشی جەژن و وازت لە لەوەچی لە سەردانیکردنی کە سوکار هێنابێ هاتبێتی بۆ ئێرە بۆ واجب هەست چۆنە؟ وڵای هەستێکی زۆر خۆشم هەیە لەبەر ئەوەی ئەرکێکی خۆم جێبەجێەکەم ئەرکێکی نیشتیمانی خۆم جێبەجێەکەم. هەست دەکەی ئەم جەژنە خۆشە بۆ هاوڵاتیان ئەو بەڕوخساری هاوڵاتیانەوە بینیت؟ شتێکی زۆر ئاسایە هەموو هاوڵاتیەک ئارەزوی خۆیەتی بەلای خۆیەوە ئەبینێت جەژن بیان جەژن نەبێت. جەنابەت بەڵێ لە سعات چەنەوە هاتوویتە واجب؟ حوتی بەیانی لەش ساغ بێت هیچ ڕووداوێک ڕووی نەداوە لە چواردەوری تۆدا؟ هیچ شتێک ئاسایە ڕووداو نییە زۆر ئاسایە شەقام هێمن و ئارامە. هاتون سڵاو لێبێ باشی جەژنە پیرۆز بێ تۆش پیرۆز بێ سەرچاو بەخێر بێ. جەژنە پیرۆزەی خۆ ئاراستی کیەکەیت و ئالێرۆ جەژنە پیرۆزەی خۆ بنێرە. جژنە پیرۆزەی خۆم ئاراستەی سەرجەم گەلی کوردەکەم و هیوای جژنێکی خۆشیان بۆ خوازم. لەش ساغ بێ ئێمە سوپاسی بەڕێستان دەکەین جەژتان لە خۆتان تێگا هاتوون بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی شار و پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان دەستان خۆش بێمە جێگەی دەستخۆشیە. لە کاتژمێر چەنەوە تۆ واجبە هەیە ئەمڕۆ؟ کاتژمێر حوتی بەیانیەوە. زۆر سپاس. هیچ ڕووداوێکی هاتوچۆ بەدی کردووە؟ نەخێر. هەست دەکەی خەڵک پابەندن بە یاساکانەوە؟ بەڵێ تا ڕادەیەک پابەندن بە یاساکان. وەکو ئافرەتێکە لەسەر شەقامەکانی هیچ کات گرفتان بۆ دروست نابێت لەلایەن شۆفێرانەوە ئیستیغلال ناکرێن؟ با هەندێک جار بەڵام گوێ ناین بەوانە ئێمە. چی وای لێ کردی کە بەم جەژنە بێیت واجب بگریت؟ ئەمری واقعە یاخود دڵسۆزی خۆتانە؟ وەڵای دڵسۆزی خۆمانە. ئێمە چێ بۆ هاوڵاتیان لەم جەژنەدا بۆەوەی کە پابند بە یاساکانی هاتوچۆ بۆی خۆیان و خەڵکی تریش لە کارەسات بەدوور بن؟ وڵای داوایان لێکین پابند بە ڕێمایەکانی هاتوچۆوە قایشی سەلامەتی بەکار بێنن تا زەرەر بە خۆشیان و هاوڵاتیانیش نەگەێن. گەنجەکان زۆر جار لادەرن زۆر جار سەرکەشن لە جەژنەکانە بە ئۆتۆمبیل زۆر جار کارەسات ئەقاومێ کارەسات تووشی خۆیان و خەڵکی تریژەکان پەیامە بە تایبەتی بۆ گەنجەکان چییە؟ وڵای گەنجەکان داواکارم لیان زۆر ئاگیان لە خۆیان بێ. تاوان ئێمە ئەرکی خۆمانە پاراستنی شار و هاوڵاتیان لەسەر شانی ئێمەیە. وڵات داوا لە هاوڵاتیانەکەم هاوکاری هەزامنیەکان بکەن هەر حاڵەتێکی نەخوازرایان بینی لە هەر شوێنەکە هاوکارمان بن پابند بن بە ڕێنمایەکانی هاتچۆوە پابند بن بە ئەو ڕێنمانێنی کە لەلایەن ئەفسەران و کارمەندانیان چۆن پێیان دەدرێت. نەبوونی موچە کاری لە ئیشوکاری ئێمە نەکردو. ئەم جەژنە لە بەڕێزت پیرۆز بێ. جەژن لە سەرجەم هاوڵاتیانی گەلی کوردستان و برا پێشمەرگەکانمان پیرۆز بێت. جەژنە پیرۆزەی خۆ بە تایبەت ئاراستێکی یەکەی؟ جەژنە پیرۆزەم ئاراستەی سەرجەم شەهیدانی ڕێبازی گەلی کوردی پێشمەرگەی کوردستانەکەم کە لەم جەژنەدا کە زۆربەی ماڵە شەهیدەکان بە بۆنەی شەهیدبوونی سەربەرزە برادەرانی ڕۆڵەکانیانەوانەیە دڵیان گەرمە و ئێسا کە باواتیوان مناڵانیان چاوەڕێ باوچانەکەنەوە کە هەندێکیان لە بەری جەنگا بگەڕێنەوە بەڵام بەداخەوە کە ئێستا ئەوان خۆیان ئازاد کرد لە پێناو گەلی کووردا. جەنابێت لە کاتژمێر چەنەوە لە واجبای؟ من لە حوت و چارەکی بەیانیەوە لە وازبم. بەش ساغ بێت ماندوو نەبیت جێگەی دەستخۆشی و سوپاسە بەڕاستی جەنابتان حەزتان گەشاوە خۆشی جەژندان واز لە هێناوە هاتوون دواجب بگرێن ئەمە جێگەی دەستخۆشیە بەڕاستی چی وای لێ کردی کە بێی بەم جەژنە واجب بگرێ؟ وەڵی یەکەم شت بەڕاستیەکەی هزری ناتەوایەتی من وای لێکردم بێمە سەر وازبەکەم و کاری خۆم ڕاپەڕێنم وەکو کەسێکی نیشتمان پەروەەر ئەنجا وەکو ئەرکێکی هاتشۆ. داواکاری چێ لە هاوڵاتیان بۆی ئەمن و ئاسایی شار و پارێزن؟
هیوادارم ینی هەرچی هاوڵاتیان ینی کارتی کوردی ئەم وڵاتەیە وەکو کارمەدێکی هاتوچۆ ینی وەکو پۆلیسێک ئەمانەتی ئەم وڵاتە پارێزە ینی ئاسایش ئەم وڵاتە پارێزە ینی خۆی بە کارمەندێکی هاتوچۆ بزانێت. زۆر کەسەوی لە جەژنە تیژڕەوە بۆنمە ئۆتۆمبیل لێ خوڕێ بۆنمە تووڕابێ هەڵەچێت پامەوە ئەمانەت هیوادارین کە ئەو کەسانش هەرچ شتێکیان هەبێ لە ناخی خۆیان ینی بە شێوەیەکی نەرمنیان ینی دەری نەبڕن بە ناڕەحەتی ینی نشکێنەوە بەسەر خەڵکی ترا. هێزەکانتان لە کێ بڵاوە پێکردووە؟ هێزەکانمان لە هەموو شوێنێکی ئەم شارە هەیە بە تابەتی سەرم قەبرستانە لە پارکی ئازادیە لە هەواری شارە لە زۆربەی شوێنەکانی تر نیشتەجێ. پەیامەت چییە بۆ هاوڵاتیان؟ وڵی هاوڵاتیان ئەو نەخۆیان دەڵیان پڕە کەس ناتوانێت پەیامی خۆی بگەێنێ بەڵام هیوادارم هەموو کەسێک کەس بیر لە هیچ نکاتەوە بیر لە دڵسۆزی خاکەکەی نەبێ. هیوادارم هەموو کەسی خۆشەویستی خاکەکەی پارێزێت. مەبەستی من ئەوەیە هاوڵاتیان چۆن ئاگان لە ئاسایش و ئەبنی شار بێت لە کاتی لێخوڕین ئۆتۆمبیلە تیژڕەو نەبن لە کاتی خوانە خواستە هەڵچوونێکە تووڕە نەبن بۆی کارەسات نەقەومێت. ئاسایش یعنی ئاسایش نەکەوە جلێکی لەبەرە هەموو کەسێ بۆ خۆی ئاسایشێکە من و تۆ بۆ خۆمان ئاسایشێکی. هیوادارم کۆمەڵێک سەرنشینی شەیە کە بە شێوەیەکی نەخوازرا و سیارەکانیان لێ خوڕن ئێستا کۆمەڵێ شت بووە لێرە بە بۆنی سیارەکانەوە. هیوادارم تۆزێ لەسەر خۆیان ب ئیمڕۆ ڕۆژێکی پیرۆزە و ڕۆژێکی خۆشە. هیوادارم خەڵکەکە زۆر لەسەر خۆ زۆر هادی بن. سپاسی ئێوەشەکەم بەخێر بێ. سڵاو لە تۆ سەرچاوە ڕێزم خێر جەژنت پیرۆز بێت. جەژنە تۆش پیرۆز بێ بەخێر بێ سەرچاوە. جەژنە پیرۆزی خۆ بنێرە بۆ کێ؟ جەژنە پیرۆزە تەڵاوی مسلمانانەکەم بە تایبەتی مسلمانی گەلی کوردستانی هیوادارم ڕۆژێن جەژن و شادی و خۆشی بێت. چی وای لێ کردیت لە جەژندا بێی واجب بگریت خزمەتی هاوڵاتی بکەیت ئارامی شار بپارێزیت؟ یەکەم ئەرکی خۆم دومیش خۆشەویستی نیشتیمان. سەرچاوم. باشە لە هاوڕەکانیشتم پرسی هیچ ڕووداوێک ڕووی نەداوە تا ئێستا؟ خۆشبەختانە تا ئێستا هیچ نەبووە هیچ لە ئارامی بەخۆشی گوزەراوە شەڵا بەخۆشیشە گوزەرە. پەیامەت چێ بۆ هاوڵاتیان بۆ پاراستنی ئارامی و ئاسایشی شار لە هەموو ڕوویەکەوە؟ پەیام ئەوەیە هەر هەڵاوەتێک لە ئاستی خۆی هەست بە خۆشەویستی نیشتیمان بکات و گیانی لێبوردنی هەبێت. ئەگەر بەرامبەرەکەی غەڵەتی شتێکی کرد بۆ بە گیانی لێبوردن و لەبەری خاتری جەژنە بەدڵێکی ئاسایە وەریگرێت. جەنابتان ئەمڕۆ هاتوونەتە ئێرە بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان ئێمە دەستخۆشیتان لێ ئەەکەین. چی واتان لێ ئەکا کە ئێوە بێن بەم جۆرە خۆشی خۆتان تێک بدەن بۆ سەلامەتی گیانی هاوڵاتیان؟ ئەمە ئەرکەکەمان وایە دایمەن لە خزمەتی هاوڵاتی دابین هەر ئەوەندێت. خۆشبەختانە تا ئێستا هیچ ڕووداوێک ڕووی نەداوە کە ئێوە بچنە سەر ڕووداوەکان؟ دای ئێمە نەوەڵا شکر لە خۆی بەزیاد هیچ شتێک نەبوو. خۆش. پەیامەت چییە بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی ئارامی شار بپارێزنەوە تا چەنەهای بەڕێزی وەکو جەنابێت هاتۆ خۆشی لە خۆی تێگا بۆی خەڵک ژیانی لێ تێک نەچێت لە جەژندا؟ پەیامەت چییە بۆ هاوڵاتیان بۆی کە لە کارەسا بە دوور بن لە توند و تیژی بە دوور بن لە تیژڕەوی ئۆتۆمبیل بە دوور بن؟ پەیامەوەی ئینشاڵڵا هەر چوار ڕۆژە هەر بەخۆشی بەڕێ بکەن و دوور بن لە هەموو کێشەکان. بان جەژنە پیرۆز بێت. جۆش پیرۆز زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بن. جەژنە پیرۆزی خۆ ئاراسێکی یەکەی وڵات جەژنە پیرۆزی خۆمان ئارسی کەس و کارمان و ماڵم نامان و دایک و باوکمانەکەین و کێمە لە دەوامینەوەوان لە ماڵەوەن و جەژنە پیرۆزیان لێکن لێرەوە. لەشتان ساغ بەیاخوا لە جەژندا هەست بە چی ئەەکەی تۆ؟ وڵا هەست بە خۆشیی گەورە ئاگەن تاوان جەژنی مسلمانانە و جەژنێکی پیرۆزە و وەکو میلەتی کوردیش پابندین بە جەژنی وەکو میلەتیشی مسلمان پابندین بۆ جەژنە و بەلامانەوە خۆش. باشە لە جەژندا مرۆڤەکان زۆر جار هەست بە نائارامی دەکەن هەست بە ناڕەحەتی دەکەن لە ئێستادا بەتابێت تۆ بۆ چی گەڕیتەوە؟ وەڵی خۆی کۆمەڵی هۆکار هەیە قەیرانی دارایی شتە بەڵام ئیشەڵا کۆتایی پێێت تر ئەو شتانەش هەر هۆکارەکەی بۆ واگەڕێتەوە بۆ ئەم قەیران و باشە ئەمڕۆ هیچ ڕووداوێک ڕووی نەداوە ئەوەی بیست بێتە؟ نەخێر لەخوا بەزایبێتە ئاسا زۆر ئارامە و هیچ شتێ نییە لەخوا بەزایبێت. لەخوا بەزایبێت. پەیامەت چییە بۆ هاوڵاتیان بۆی هەرێکە لە ئاستی خۆیەوە پۆلیسێ بێ ئاساییشێ بێت پۆلیسێکی هاتووچوو بێت بۆ ڕاگرتنی ئارامی شار بۆی خەڵک خۆشیەکانی لێ تێک نەچێت کارەسەر ڕوونەدا؟ وڵات داوا لە هاوڵاتیانەکەم هاوکاری هەزامنیەکان بکەن هەر حاڵەتێکی نەخوازرایان بینی لە هەر شوێنەکە هاوکارمان بن بە ژمارە تەلەفۆنەکان هێزەکانی پۆلیس ئاسایش ئاگادارکەنەوە لە هەر حاڵەتێکی نەخوازرایان بینی
لە هەر شوێنێکی شارە هاوکاریشی گەورەیە بۆ ئێمە و ئێمەش بە هاوکاری هاوڵاتیانەوە توانین ئیشەکانمان تەواوکەین بەتەنیا هیچ شتێ ناکرێت. پەیامت چیە بۆ خەڵک بۆی پابەندی یاساکانی هاتوچۆ بن بۆی ئارامی شار بپارێزن بۆی لە کارەسا بە دوور بن خۆیشان و کەسوکاریشان تووشی دڵتەنگی و ناخۆشی نەکەن لەم جەژنەیە؟ پامی من بۆ هاوڵاتیان و بۆ شۆفێران بە گشتی بۆ خوشکبرا شۆفێرەکان بە گشتی ئەوەیە کە نەک لە بۆنەکانە لە ڕۆژانی ئاسایش و بە تایبەتیش لە بۆنەکانە چکە بەڕاستی لە بۆنەکانە قەڵباڵخێکی زیاتر بە شەقامەکانەوە دیارە پابند بن بە ڕێمایەکانی هاتوچۆوانێ بۆ سەلامەتی گیانی خۆیان و شۆفێری بەرامبەریان. وەکو ئافرەتێک هاتووی لەسەر شەقام ڕۆواج بەگری هەستە چۆنە؟ وڵای هەست بە خۆشحاڵی یەکەم لەبەرەوەی کە ئێمە بەس تەنها دوو جەژنەکە باج بەگرین لەسەر جادە بە شانازیان ئێمەش وەکو براکانمان زۆر بەلامانەوە ئاساییە. هەستەکەی ئەو توانایی کە پیاوێک هەیەی لەسەرم شەقامە بۆ بەڕێکردنی یا شۆفێرەکان و یاساکانی هاتوچۆ جێبەجێ بکرێت جەنابیشتان ئەو توانایەتان هەبێ؟ زۆر بە دڵنیاییەوانێ شان بەشانی براکانمان ئافرەتەکانیشمان ئەتوانن وەکو پۆلیسەکان وەکو پێشمەرگەکان وەکو کارمەندانی هاتوچۆ ئافرەتەکانیش هیچ کێشەیەکیانیەوە بگرە شۆفێرە بەڕێزەکان زیاتر ڕێز لە ئافرەتەکان نەگرن. جەنابتان وەکو ئافرەتەکان ئەمڕۆ زۆرن لە ناو شارە کە بێنە سەر لای فیلکەکان و واجب بگرن ژمارەتان زۆر ئەمڕۆ؟ بەڵێ بە دڵنیای هەموو کارمەندانی ئافرەتی ناو دایرە ئەگەر یەکێک نەخۆشیە شتێکی بە حاڵەتێکی شازیە بێ ئینا هەمومان ئەمڕۆ لە ئەرک و فەرمانین. وا پەیامە چییە؟ دوا پەیامم پیرۆزبایی لە هەموو خانەوادی شەیدانەکەم پێشمەرگە بەڕێزەکان گشت کارمەندانی وەزارەتی ناوخۆ بە تایبەتی کارمەندانی هاتووی سلێمانی دەستخۆشیان لێکەم ماندوونە ناسانە ئەمڕۆ لەسەر ئەرک و فەرمانی خۆیان و بەڕاستی ماڵم ناڵیان جێشتووە دەستخۆشیان لێکم و جەژنە پیرۆزە لە ئێوەش و لەوانیشەکەم. هەستەکەی هاوڵاتیان پابند بە یاساکانی هاتوچۆ ئەمڕۆ؟ بەڵێ هەستەکەم هاوڵاتیان پابندی یاسای هاتوچۆ بن لەبەر ئەوەی تووشی ڕووداوی هاتوچۆ نەبن. باشە گەنجەکان لە جەژندا بە تایبەتی تۆزێک سەرکەشیان هەیە تیژڕەون تۆزێک لادەرن ئەمانە پەیامت چییە بۆیان؟ وڵای پێیان بۆ گەنجانە هەیە خەڵک لەم ڕۆژە خۆشی دەرەبرێت نەکوە ژیانی خۆی خاتە مەترسیەوە پێیان بۆ گەنجانە هەیە لە کاتی خۆشیدا ئارامی خۆیان پارێزن. قەیرانی دارایی کاری نەکرە سەری شەکانی ئێوە لە جەژنە؟ نەخێر مە دڵسۆزیە وایە؟ دڵسۆزیە ئامادەین خۆمان بەخەتکەین لە پێناو واژبەکەماندا. نەشە ساغ بێ و دوا پەیامی خۆت بنێرە. زۆر سپاسی کەناڵەکەتانەکەم جەژنە پیرۆزە لە هەموو برادەران و کارمەندانی هاتوچۆ دەکەم ئەوەی کە ئەم دەقە لە واجبایە ئەوەی کە لە واجبا نییە لە ناو شارە تا ئێستا ئەوەندەی لە جیازەکەتەوە گوێ لێ بوو بێ یاخود خۆت بەدی و کردبێ لە بەیانیەوە هیچ ڕووداوێک سوپاس بۆ هیچ ڕووی نەداوە؟ هیچ ڕووداوێکی وا شایانی باز بێت نەخێر ڕووی نەداوە. ئێوە زۆرن لە ناو شارە بڵاوبوونەتەوە بۆ واجبگرتن با بڵێن کارمەندەکانی هاتوچۆ زۆرن؟ بەڵێ بەپێی پێویست کارمەندانمان و بەرە ئەفسەرەکان و کارمەندەکان مەفرەزەکانمان لە ئەرکی ڕۆژانی خۆیاندا. پەیامت چییە بۆ هاوڵاتیان بۆی پابندی یاسا و ڕێسەکانی هاتوچۆ بن بۆی ئاگان لە ژیانی خۆیان و خەڵکی تریش بەوەی خەڵکوشی کارەسات دەبێت؟ وەڵا پەیامم ئەوەیە بۆ برادرانی شۆفێر کە پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆوە پابند بن بە ئەو ڕێنمانەی کە لەلایەن ئەفسەران و کارمەندانیان چۆن پێیان دەدرێت و بۆی لە گیانی هاوڵاتیان و سوارڕەوان لە مەترسی دوور بێت. بۆ گەنجەکان بە تایبەتی گەنجمانەیە لادەرە سەرکەشە لە کاتی ڕێکردنا لە جەژنەکاندا زۆر تیژڕەو ئەڕۆن زۆر جەخواان و خەڵکی تووشی کارەسا دەکەن پەیامت بە تایبەت بۆ ئەمانە چییە؟ وەڵاوانە دەبنە گرفت لەسەر شەقامەکان بە پێ بەڵام ئێمە ئەوەی بتوانین ڕێنماییانەکەین ڕێنمایی هاتوچۆیان پێ ئەدەین و ئەگە لە ڕێنمایی هاتوچۆ لایدا ئەوە ئێمە بە دڵنیای و ئیزراتی یاساییان بەرامبەرەکەین. دوا پەیام دووبارە ڕێزی سەر و نەزاوش بۆ برا شەیدەکانماندا ئەنەوێنم جەژنە پیرۆزە لە سەر جەمگەلی کوردستانەکەم هیوادارم قەیرانی داراییش بەم نزیکانە کۆتایی پێبێت.
ئەرکی خۆمانە پاراستنی شار و هاوڵاتیان لەسەر شانی ئێمەیە. وڵات داوا لە هاوڵاتیانەکەم هاوکاری هەزامنیەکان بکەن هەر حاڵەتێکی نەخوازرایان بینی لە هەر شوێنەکە هاوکارمان بن پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆوە پابند بن بە ئەو ڕێنمانێنی کە لەلایەن ئەفسەران و کارمەندانیان چۆن پێیان دەدرێت نەبوونی موچە کاری لە ئیشوکاری ئێمە نەکردو. وێڕای دەستخۆشی زۆرمان بۆ پۆلیسانی هاتوچۆ و پۆلیسی فریاکەوتن و چالاکە مەدەنیەکان وەویستیشمان لەگە برادەرانی ئاسایشە بدوێین، بەڵام ئەوان وتیان ئەمرمان پێی قسە بکەین، بۆیە ئێمە ژەر دەستخۆشیان لێ ئەەکەین، سوپاسی هەمویان ئەەکەین، سوپاسی هەموو ئەو بەڕێزانە ئەەکەین کە ئەمڕۆ لە واجبدان بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان لەسەر شەقامەکان ڕاگوزەر دەکەن، لەسەر شەقامەکان ترافیەکان دەبن بڕێوە، لەسەر شەقامەکان ئاگاداری جموچۆڵی خەڵکی دەکەن تا بزانن کەسێک تووشی لادان و تووشی هەڵە نابێت. سوپاسی هەموو ئەو برا خوشکە بە ڕێزانە ئەەکەین کە ماندوونە ناسانە کە دڵسۆزانە هەوڵیان داوە ئەمڕۆ خۆشی جەژن بەجێ بێڵن، ماڵۆ مناڵن بەجێ بێڵن بێنە سەر شەقامەکان واجب بگرن. وێڕای قەیرانی دارایی ئەوان گوێ نادەنا هیچ بربەستێک هیچ کۆسپێک، بۆیە دەستخۆشیان لێ ئەەکەین، بۆیە سوپاسیان ئەەکەین، ماندووبوونیان بەرز دەنرخێنین، ئەرکەکانیان بەرز دەنرخێنن، هیوادارین سەرکەوتومن لە کارەکانیاندا. ئەوان پێیان وایە دەبێت هەموو کەسێک لەلایەن خۆیەوە ئەرکی سەرشانی خۆی بەجێبێنێت، ئەمە ئەرکێکی نیشتیمانیە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان. داوای ئەوانیش ئەوە بوو کە هاوڵاتیان پابەندی یاساکانی هاتوچۆ بن و هەروەها پابەندی ئاسایشی شار بن. هەر کەسە لایەن خۆیەوە پۆلیسێکی فریاکەوتن یاخود پۆلیسێکی چالاکە مەدەنی یاخود ئاسایشی بۆ خۆی هەر ڕووداوێکی نەخوازرای بینی لەم شارەدا کە خەڵکی تووشی کارەسات بکات، داوا لە خەڵکی دەکەن کە ئەوانیش ببنە چاودێر و دەستگاکانی پۆلیس و ئاشەیز ئاگادار بکەنەوە بۆی ئەم شارە خۆشەویستەمان بە ئارامی ئاوا بمێنێتەوە و ئارامی تایدا بەرقەرار بێت. بەڕاستی ئەم شارە تا ئێستا ئارامە بەهۆی برادەرانی پۆلیسی هاتوچۆ و ئاسایش و هەموو ئەو بەڕێزانەی کە لە فەرمانگە حکومەکان و وەزارەتی ناوخۆیە کار دەکەن بەهۆی ئەوانەوە ئەم ئاسایشە بەرقەرارە. ئەگینا ئێستا شارەکەمان لە شارەکانی عێراق و بەغداد خراپتر نەبوو. هیوادارین هەمیشە سەرکەوتوو بن بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بۆ زیاتر ڕاپەڕاندنی کارەکانیان. پەیامی ئەم جارشمان لەگەڵ پۆلیسانی هاتوچۆ و فریاکەوتن و چالاکە مەدەنیەکان و دەستگاکانی ئاسایش پۆلیس گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین، خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.